ڕێکەوتی سێزدەی پوشپەڕی ساڵی 1362 هەتاوی لە جەریانی بەرەنگاری هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە بەرامبەر هێرشی هێزەداگیرکەرەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ئاوایی سنجاق سەر بە ناوچەی مەهاباد حەوت پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ئەسعەد حوسەینی، هاوڕێ جەعفەر کوردنژاد، هاوڕێ فیروز ئەلاقبەندان، هاوڕێ نورەدین فەزڵی، هاوڕێ عەزیز پەناهی، هاوڕێ فەتاح ڕەمەزانی و هاوڕێ عەزیز حوسەینی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ئەسعەد حوسەینی یەکێک لە ئەندامە لێهاتووەکانی کۆمەڵە ساڵی 1339 تاوی لە شاری بۆکان لەدایک بوو. هاوڕێ ئەسعەد یەکێک لەو کەسانە بوو کە لە جەمعیەتی دیفاع لە زەحمەت کێشان و مافی گەلی کورد لە شاری بۆکان بە شێوەیەکی سازماندرا و کاری دەکرد. هەر لەم دەورانەشدا بوو کە لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و پاش ماوەیەکی کورد پەیوەست بوو بەڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. لە درێژەی هەڵسوڕانی خۆیدا هاوڕێ ئەسعەد بوو بە بەرپرسی سیاسی گوردان و ئەندامی کومیتەی هێزی پێشڕەو. هاوڕێ جەعفەر کوردنژاد یەکێک لە ئەندامە لێهاتووەکانی کۆمەڵە و فەرماندەی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە ساڵی 1338 تاوی لە ئاوایی قەمتەرە سەر بە شاری مەهاباد لەدایک بوو. پێش لە ڕاپەڕینی گەلانی ئێران لە زانستگا لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنایی پەیدا کرد. پاش ئاشکرابوونی خەباتی ئاشکرای کۆمەڵە زستانی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە درێژەی هەڵسوڕانیدا فەرماندەهی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. هاوڕێ فیروز ئەلاقبەندان ناسراو بە ساڵح ساڵی 1335 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1353 تاوی هاوکار لەگەڵ چوونی بۆ زانستگای رازی هەڵسوڕانی سیاسی خۆی دەست پێ کرد. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بوو بە پێشمەرگەی کۆمەڵە و خەباتی خۆی لە ریزەکانی کۆمەڵەدا درێژە پێدا. هاوڕێ فیروز بەرەندامی کۆمەڵە و بەرپرسی سیاسی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ نورەدین فەزڵی ناسراو بە بەهرام ساڵی 1340 هەتاوی لە شاری میاندووا و لەدایک بوو. زستانی ساڵی 1361 تاوی وێڕای هاوڕێی گیانبەخت کرد و کەماڵی سەهەند بوو بە پێشمەرگە و لە گوردانی 24 مەهاباد سازماندرا. هاوڕێ فەتاح ڕەمەزانی ساڵی 1342 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1358 تاوی لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد. پاش ماوەیەک لەلایەن بەکرێ گیراوانی ڕژیمەوە دەست بەسەر کرا. پاش ئازادبوونی لە زیندان پەیوەندی بە ڕیزی عەلەنی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە گرت. هاوڕێ عەزیز حوسەینی ساڵی 1344 تاوی لە ئاوایی خاتونباغ سەر بە ناوچەی مەهاباد لەدایک بوو. ساڵی 1361 تاوی پەیوەست بوو بەڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەزیز پەناهی ڕێکەوتی سێزدەی پوشپەڕی ساڵی 1362 هەتاوی لە جێریانی عەمەلیاتێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی لە ناو شاری سنا
پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ سدیق حەبیبی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سدیق حەبیبی ساڵی 1343 تاوی لە ناوچەی سوورسووری کامیاران لەدایک بوو. پاش هاتنە سەرکاری دەسەڵاتی کۆماری ئیسلامی لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی کاکشوان سازماندرا. ڕێکەوتی سێزدەی پوشپەڕی ساڵی 1365 هەتاوی لە جەریانی شەڕێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی دوو پێشمەرگەی فداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ جەعفەر دەهێستانی و هاوڕێ ئیدریس عەزیمی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ جەعفەر دەهێستانی ساڵی 1339 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1358 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە کرد. ساڵی 1361 تاوی بەهۆی شناساییکرانی لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە بەناچار لە شار هاتە دەرەوە و پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ جەعفەر ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ ئیدریس عەزیمی ساڵی 1346 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1358 تاوی بە بۆنەی هاوڕێی گیانبەخت کرد و هاوڕێ سولەیمان بلووری لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد. ساڵی 1360 تاوی لە گەڕەکی باغی سیسە لە هەستەیەکی تەشکیلاتی نەیەنی سازماندرا. ساڵی 1362 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی سێزدەی پوشپەڕی ساڵی 1366 هەتاوی لە جەریانی شەڕێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی داگیرکەرانی کوردستان لە پشت ئاوایی چنارە سەر بە ناوچەی سەرشیوی مەریوان پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ساڵح بەسیمی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ساڵح بەسیمی ناسراو بە ساڵح وەسنە ساڵی 1345 تاوی لە ئاوایی وەسنە سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. لە ساڵەکانی پێش ڕاپەڕیندا بەهۆی حزوری کادرەکانی کۆمەڵە لە ئاوایەکەیان هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران پەیوەندی بە یەکێتی جوتیارانەوە گرت و ساڵی 1358 تاوی وەک یەکێک لە نوێنەرانی خەڵکی ئاوایی وەسنا لە کۆبوونەوەی بەرینی زیاتر لە 8 ئاوایی ناوچەی مەریواندا کە لەسەر بانگەوازی کۆمەڵە و یەکێتی جوتیاران پێکات بوو بەشداری کرد. ساڵی 1364 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی سێزدەی پوشپەڕی ساڵی 1366 هەتاوی لە کاتی بەڕێوەبرنی مەعموریەتێکی تەشکیلاتی هاوڕێ ڕەسوڵ ئاخەرخۆب پێشمەرگەی جەسوور و فیداکاری کۆمەڵە لە ناو شاری سەقز کەوتە گەماروەی هێزەکانی ڕەژیم و پاش 2 سەعات بەرەنگار بوونەوە کەوتە بەر گولەی بەکرێگیراوان و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ڕەسوڵ ئاخەرخۆب ساڵی 1344 تاوی لە ئاوایی لەگزی هەڵکەوتووی لە بەشی فەیزوڵا بەگی سەقز لەدایک بوو. ساڵی 1357 تاوی
لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵا ئاشنایی پەیدا کرد. ساڵی 1364 تاوی پەیوەست بوو بەڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی 26 سەقز سازماندرا. ڕێکەوتی 13 پوشپەڕی ساڵی 1374 هەتاوی دایە بەهیە دایکی 5 شەهیدی سەربەرزی کۆمەڵە لە نەخۆشخانەیەکی شاری ئۆپسالای وڵاتی سوئێد ماڵاوایی لە ژیان کرد. دایە بەهیە کۆنەپۆشی ساڵی 1306 تاوی لە ئاوایی ڕەشەدێ سەر بە شاری مەریوان لەدەی. ژیان و بەسەرهاتی دایە بەهیە ئاوێتەیەکە لە تراژیدیا و ئەفسانە، لەلایەک تەمسیلێکە لە دەرد و ڕەنج، لەلایەکی ترەوە لێوە و لێوە لە غرور و ڕاوەستاوی سەربەرزانە. دایە بەهیە دایکی 5 ڕۆڵەی خۆشەویستە کە بەدەست کۆنە پەرستانی کۆماری ئیسلامی بە ناوەکانی هاوڕێ فوئاد مستەفا سوڵتانی، یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵا، هاوڕێ ئەمجەد مستەفا سوڵتانی، هاوڕێ ماجد مستەفا سوڵتانی، هاوڕێ ئەمین مستەفا سوڵتانی و هاوڕێ حوسێن مستەفا سوڵتانی شەهید کران. ڕێکەوتی 14 پوشپەڕی ساڵی 1360 هەتاوی هاوڕێ ڕەزای یەمەنی، یەکێک لە هەڵسووڕاوانی کۆمەڵا، بەدەستی جەلادانی کۆماری ئیسلامی لە زیندانی شاری تەورێز تیرباران کرا. هاوڕێ ڕەزای یەمەنی لە شاری زەنجان لەدایک بوو. هاوکار لەگەڵ ڕاپەڕینی گەلانی ئێران هەڵسوورانی خۆی لە زانسکای تەورێزەوە دەست پێ کرد و پاشان پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. بەهۆی هەڵسوورانی لەلایەن بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرا. ڕێکەوتی 14 پوشپەڕی ساڵی 1361 هەتاوی لە درێژەی شەڕی داسەپاوی کۆماری ئیسلامی بۆ سەر بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کورد، 4 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵا بە ناوەکانی هاوڕێ عەبدوڵڵا ڕەحمان نارنج، هاوڕێ حەسەن فەلاحی، هاوڕێ سەمەد مەشەدی و هاوڕێ سەلاح معریفەت لە ئاوایی بۆ بەکتان سەر بە ناوچەی سەقز جیاونی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ حەسەن فەلاحی ساڵی 1336 تاوی لە ئاوایی قەڵەندەر سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. پاش ڕاپەڕین لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵا ئاشنایی پەیدا کرد و بەهاری ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی 26 سەقز سازماندرا. هاوڕێ سەلاح معریفەت ساڵی 1339 تاوی لە شاری سەقز لەدایک. ساڵی 1360 تاوی خەباتی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هەر لەو ساڵەدا بوو کە لەگەڵ پۆلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە دەوروبەری شاری مەهاباد بەهۆی سەرما و سەهۆڵبەندانەوە تووشی نەخۆشی بوو، پاشان لەلایەن تەشکیلاتەوە بە نهێنی ڕەوانەی شاری سنەکرا بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەی. دوای چاکبوونەوەی نەخۆشیەکەی وێرای هاوڕێی گیانبەخت کرد و سەلاحی ڕەجەبی بۆ ماوەیەک وەکو تەشکیلاتی نهێنی لە شاری سنا هەڵسوڕا و دواتر پاش ماوەیەک بەهۆی شناساییکرانیەوە نەیتوانی لەوە زیاتر لە شاری سنا بمێنێتەوە و بە ناچار بۆ جارێکی دیکە پەیوەست بووەوە بە ڕیزی عەلەنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە.
هاوڕێ عەبدوڵڵا ڕەحمان نارنج، هاوڕێ سەمەد مەشهەدی، ڕێکەوتی چاردەی پوشپەڕی ساڵی 1363 هەتاوی بەهۆی تەقینەوەی مینی چێندراوی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئاوایی گوڵچێر سەر بە ناوچەی مەریوان پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بەناوی هاوڕێ محەممەد تاڵ بەرەندامی کۆمەڵە و بەرپرسی تەدارکاتی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە جامی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد تاڵ بەرەندامی کۆمەڵە و بەرپرسی تەدارکاتی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی پازدەی پوشپەڕی ساڵی 1360 هەتاوی یەکێک لە هەڵسوڕاوانی کۆمەڵە بە ناوی هاوڕێ قەرەنی کەریمی لە زیندانی شاری تەورێز بەدەستی جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کرا. هاوڕێ قەرەنی کەریمی لە شاری بۆکان لەدایک بوو. لە دەرەوەی وڵات وەک ئەندامی ڕێکخراوەی خوێندکارانی کورد کاری سیاسی کرد. ساڵی 1357 هەتاوی گەڕایەوە بۆ کوردستان و بەشداری لە بزوتنەوەی شۆڕش جێرانەی گەلی کووردا کرد و کاتی هێرشی یەکەمی هێزەداگیرکەرانی کۆماری ئیسلامی لە ساڵی 1358 هەتاوی بۆ سەر کوردستان وەکو پێشمەرگەیەک لە شەڕەکانی بەرگریدا بەشداری کرد. جۆزەردانی ساڵی 1360 هەتاوی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرا. ڕێکەوتی پازدەی پوشپەڕی ساڵی 1365 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە نیزیگ ئاوایی شاوەڵی هەڵکەوتوو لە ناوچەی دیواندەرە پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ مزەفەر محەممەدی جیاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ مزەفەر محەممەدی ئەندام و کادری لێهاتووی کۆمەڵە لە ئاوایی قەڵار و تەڵا سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. هاوکار لەگەڵ ڕاپەڕینی گەلانی ئێران هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. ساڵی 1359 هەتاوی لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و وەک هەڵسوڕاوێکی کۆمەڵە دەستی کرد بە کار و چالاکی. بەهاری ساڵی 1362 هەتاوی پەیوەست بوو بەڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی پازدەی پوشپەڕی ساڵی 1365 هەتاوی لە جەریانی بەڕێوەبردنی مەعموریەتێکی تەشکیلاتی لە بەشی سوورسووری کامیاران یەکێک لە پێشمەرگە لێهاتووەکانی کۆمەڵە بە ناوی هاوڕێ عەبدوڵڕەحمان گوڵی کەوتە بەر گولەی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی و جیاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەبدوڵڕەحمان گوڵی ناسراو بە عەبدولفەتاح کامیاران ساڵی 1339 هەتاوی لە ئاوایی کولیچە سەر بە ناوچەی بێڵەواری کامیاران لەدایک بوو. هاوکار لەگەڵ هاتنە سەرکاری ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووی کۆماری ئیسلامی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و وەک لایەنگرێکی هەڵسوڕا و دەستی کرد بە کار و چالاکی. ساڵی 1361 هەتاوی بەهۆی شناساییکرانی لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە پەیوەست بوو بەڕیزی عەلەنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لەم قۆناغە لە خەباتیشدا سەرکەوتوانە درێژەی بە هەڵسوڕانی خۆیدا. ڕێکەوتی پازدەی پوشپەڕی ساڵی 1366 هەتاوی یەکێک لە پێشمەرگە لێهاتووەکانی کۆمەڵە
بەناوی هاوڕێ عەتا فەرەجی ناسرا و بە جەماڵ ناڵشکێنە لە کاتی مەلەکردندا لە چۆمێکی سەرسنوور جیاونی ئازیزی لەدەستدا. هاوڕێ عەتا فەرەجی ناسرا و بە جەماڵ ناڵشکێنە لە ئاوایی ناڵشکێنە سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران لەگەڵ کۆمەڵە و ئامانجەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد. پاییزی ساڵی 1362 تاوی پەیوەست بوو بەڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و درێژەی بە هەڵسوڕانی خۆیدا. ڕێکەوتی 16 پوشپەڕی ساڵی 1362 هەتاوی بەهۆی تەقینەوەی مینی چێندراوی بە کرێگیراوانی کۆماری ئیسلامی لە ئاوایی حەمامیان سەر بە ناوچەی بۆکان هەڵسوڕاوێکی تەشکیلاتی کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئیبراهیم بەزرکار جیاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئیبراهیم بەزرکار ساڵی 1342 تاوی لە ئاوایی حەمامیان سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و وەک هەڵسوڕاوی کۆمەڵە دەستی کرد بە کار و چالاکی و دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ ئیبراهیم بەرپرسی کومیتەی ئاوایی حەمامیان بوو. ڕێکەوتی 16 پوشپەڕی ساڵی 1364 هەتاوی هاوڕێ شەریفە تالەبی ناسرا و بە فەرزانە لە یەکێک لە مەقەڕە سەرسنووریەکانی کۆمەڵە بە هۆی تەقینەوەی مینی چێندراوی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە جیاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ شەریفە تالەبی ناسرا و بە فەرزانە لە شاری سنا لەدایک بوو. هاوکار لەگەڵ ڕاپەڕینی گەلانی ئێران هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. هاوڕێ شەریفە بەهۆی حزوری هاوڕێیانی کۆمەڵە لە شاری سنا لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و لەو کاتەوە وەک لایەنگرێکی کۆمەڵە دەستی کرد بە کار و چالاکی. لە درێژەی خەباتیدا پاییزی ساڵی 1362 تاوی لە شار هاتە دەرەوە و پەیوەست بوو بەڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 17 پوشپەڕی ساڵی 1361 هەتاوی لە جەریانی شەڕێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی داگیرکەرانی کۆماری ئیسلامی لە ئاوایی کێڵانە سەر بە ناوچەی سنا هاوڕێ محەممەد حوسەین تەنگیسەری پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە جیاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد حوسەین میری ناسرا و بە محەممەد حوسەین تەنگیسەری لە ئاوایی تەنگیسەر سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ڕێکەوتی 17 پوشپەڕی ساڵی 1363 هەتاوی لە جەریانی گرتنی مەقەڕێکی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە ئاوایی گاگل سەر بە ناوچەی مەریوان دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ حەسەن ئازەری و هاوڕێ سەردار ئەحمەد یاری جیاونی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ سەردار ئەحمەد یاری ناسرا و بە سەردار عەلی ساڵی 1342 تاوی لە شاری مەریوان لەدایک بوو. تا وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم درێژەی بە خوێندندا. پاییزی ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە.
هاوڕێ حەسەن ئازەری ساڵی 1342 تاوی لە ئاوایی هانەشێخان سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. ساڵی 1360 تاوی هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی هەڤدەی پوشپەڕی ساڵی 1366 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە ئاوایی سیسێر سەر بە ناوچەی سەردەشت پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد ئەمین یوسفی ناسراو بە مینەی نستانی جاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد ئەمین یوسفی ناسراو بە مینەی نستانی یەکێک لە ئەندامە لیاهاتوەکانی کۆمەڵە ساڵی 1337 تاوی لە ئاوایی نستان سەر بە ناوچەی سەردەشت لەدایک بوو. پاش شۆڕش هەڵسوڕانی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و ساڵی 1358 تاوی هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە. لە درێژەی هەڵسوڕانیدا هاوڕێ محەممەد ئەمین ئەندامیەتی کومیتەی ناوچەی سەردەشت و مەسئولی دەستەی ڕێخستنی بەشی گەورکی پێسپێردرا. ڕێکەوتی هەڤدەی پوشپەڕی ساڵی 1382 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی لە ژێر ئەشکەنجەی بێبەزەیانە پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ فەرەحمەند سادق وەزیری شەهید کرد. هاوڕێ فەرەحمەند سادق وەزیری ناسراو بە سەعید ساڵی 1338 تاوی لە شاری سنا لەدایک بوو. پاش کۆتایی هێنان بە خوێندن چووە سەربازی و لەو قۆناغا لە ژیانیدا لەگەڵ چەند سیمای شۆڕژێری شاری سنا لەوانە هاوڕێی گیانبەخت کرد و عەلی گوڵچینی قوتبەدین گوڵپەروەر و چەند هاوڕێی تری کۆمەڵە ئاشنا بوو. بەم جۆرە ڕووی کردە مەسایلی سیاسی. لە ماوەی سەربازیەکەیدا کە هاوکات بوو لەگەڵ جم و جۆڵەکانی بەر لە ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی خەڵکی ئێران چەندین جار لەلایەن ڕژیمی شاوە گیرا و خرایە ژێر گوشار و لێپرسینەوە. ساڵی 1359 تاوی لە کاتی هێرشی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر کوردستان هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. پاش ماوەیەک لەلایەن کۆمەڵەوە نێردرایە ناوچەی بۆکان بۆ پارێزگاری لە مەقەڕی سەرکردایەتی کۆمەڵەوە ساڵی 1361 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە. هاوڕێ سەعید دواتر نێردرایە ناوچەی دیواندەرە و لە شەڕەکانی کۆمەڵە دژی ڕژیم لە ئاوایی شاقەڵا و تەوەکەڵان و بز بەشداری کرد و کرا بە بەرپرسی دەستەیەک لە پێشمەرگەکانی گوردانی کاوە و چیە لە ناوچەکانی بۆکان و بانە. پاش ماوەیەک ئەرکی بەرپرسی سیاسی نیزامی دەستەی سازماندەی ناوچەی خوڕخوڕە و تیلەکۆ و قەرەتەوەرەی پێسپێردرا. ساڵی 1365 تاوی تا ساڵی 1366 تاوی لە گوردانی شوان بەرپرسی سیاسی نیزامی پەل بوو. ڕێکەوتی هەژدەی پوشپەڕی ساڵی 1359 هەتاوی هاوڕێ عوبەید مەکتوبی پێشمەرگەی فداکاری کۆمەڵە لە ناوچەی سنا بەهۆی دەرچوونی تیرێکی تەسادوفیەوە جاونی ئازیزی لەدەستدا. هاوڕێ عوبەید مەکتوبی ساڵی 1341 تاوی لە شاری سنا لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1359 تاوی پەیوەست بوو بە ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە.
ڕێکەوتی هەژدەی پوشپەڕی ساڵی 1360 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێت جەمیل ڕەمەزان عەلی لە کاتی گەڕانەوەی لە مەعموریەتێکی تەشکیلاتی بەهۆی تیرێکی تەسادوفیەوە جیاونی ئازیزی لەدەستدا. هاوڕێت جەمیل ڕەمەزان عەلی ساڵی 1336 تاوی لە شاری سنا لەدەی ساڵەکانی 53 و 54 تاوی لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنایی پەیدا کرد و لەو کاتەدا جارێک لەلایەن ساواکەوە دەست بەسەر کرا. ساڵی 1357 تاوی لە جەمعیەتی دیفاع لە ئازادی و ئینقلابی شاری سنەدا چالاکانە هەڵسوڕا و هاوکار لەگەڵ هێرشی یەکەمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و خەباتی خۆی درێژە پێدا. هاوڕێ جەمیل فەرماندەی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی هەژدەی پوشپەڕی ساڵی 1364 هەتاوی هاوڕێ محەددین حوسێن پەناهی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە کە 2 مانگ پێشتر لە جەریانی شەڕێکدا لە ئاوایی نەرمەڵا سەر بە ناوچەی بانە بریندەر بوو بەهۆی کاریبوونی برینەکەی جیاونی ئازیزی بەخەت کرد. هاوڕێ محەددین حوسێن پەناهی ساڵی 1345 تاوی لە شاری سنا لەدەی ساڵی 1358 تاوی پەیوەندی بە جەمعیەتی دیفاع لە ئازادی ئینقلابەوە گرت و ساڵی 1359 تاوی بە نهێنی لە پەیوەند لەگەڵ کۆمەڵەدا درێژەی بە هەڵسوڕانی خۆیدا. ساڵی 1361 تاوی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرا و هەر مانگی ڕەشەمەی ئەو ساڵە خۆی لە زیندان دەرباز کرد و پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی چیا سازماندرا. هاوڕێ محەددین لە دەیان شەڕ و عەمەلیاتی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی بەشداری کرد. ڕێکەوتی 19 پوشپەڕی ساڵی 1363 هەتاوی هاوڕێ عوسمان نیزامی هەڵسوڕاوی تەشکیلاتی کۆمەڵە پاش دەست بەسەرکرانی لە زیندانی شاری مەهاباد بەدەست جەلادانی کۆماری ئیسلامیەوە تیرباران کرا. هاوڕێ عوسمان نیزامی ڕێکەوتی 19 پوشپەڕی ساڵی 1365 هەتاوی هاوڕێ بایزید قادری هەڵسوڕاوی تەشکیلاتی کۆمەڵە لە شاری پیرانشار بەدەستی هێزەکانی کۆماری ئیسلامی لە شوێنی کارەکەی تەرۆر کرا. هاوڕێ بایزید قادری ساڵی 1336 تاوی لە شاری پیرانشار لەدەی پاش دەستپێکردنی چالاکی ئاشکرای کۆمەڵە لە 26 ڕێبەندانی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1358 تاوی لە پێکێنانی خانەی کارگەر و لە خەباتی ئێعترازیەکانی زستانی ساڵی 58 خەڵکی شاری پیرانشار دەوری کارای جێرا. ڕێکەوتی 19 پوشپەڕی ساڵی 1366 هەتاوی 2 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ فاروق تەعریف و هاوڕێ محەممەد کەریمی لە نزیک ئاوایی ئەوێ هەنگ لە بەشی ژاوەرەوەی سنا کەوتنە کەمینی هێزەکانی کۆماری ئیسلامی و پاش بەرەنگار بوونەوەیەکی قارەمانانە جیاونی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ فاروق تەعریف ساڵی 1344 تاوی لە شاری سنا لەدایک بوو. هاوینی ساڵی 1365 تاوی
لە سەربازی هەڵات و هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی ئارێز سازماندرا. هاوڕێ محەممەد کەریمی ناسراو بە حەمەی سپی بن ساڵی 1345 جێتاوی لە ئاوایی سپی بن هەڵکەوتو لە بەشی ژاوەرەوەی سنە لەدایک بوو. بەهاری ساڵی 1364 یەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە.